خانمە جوانەکان ئەزان ئەمە چیە؟ ئەمە جەلیە ڕۆژانە یەک دانەی لێ ئەخورێ هەم بۆ قژت هەم بۆ جەستت زۆر بەسوودە لە میوەی فرێش و لەگەڵ جەلاتین دروست دەکرێت شەکرم تێدا بەکار نەهێناوە بەڵام تۆ ئەگەر حەزت کرد هەندێک شیرین بێ ئەتوانی هەنگوین بەکاربێنی و لە هەمان کاتا پێویستمان بەم کەرەستانە ئەبێ شلک گێزەر پرتەقاڵ چەوەندەر سەرەتا گێزەر و پرتەقاڵ و شلکەکەم جوان شتەوە و دواتر بۆ شێوازە توێکڵەکەیم لێ کردەوە و دواتر هەندێک وردم کرد و لەم لاشەوە چەوەندەرەکەم کوڵاند بوو کە پێویستە هەندێک نەرم بێت چکە ئێوازان چەوەندەر هەندێک ڕقا و دواتر ئەویشم توێکڵەکەیم لێ کردەوە و قاشقاشم کرد و لەسەر قاپێک دامنا و لەم لاوە پێویستێکی زۆرمان بەم جیهازەی فەکیرە بێ کە ناوی ڤیتالیا بۆ ئەوەی هەرچی ئەو ئاوی میوەیە ئەمانەوێ بۆمان جیاب بکاتەوە لە میوەکە و بەو شێوازە هەمووی لە میکسەرە دەین و دواتر پێویستمان بە ڕازبێریە و لەگەڵ بلاکبێری و لەگەڵ گێلاس بەڵام لەبەروی ئەمانە بە فرێشی دەستم نەکە و هەمووی بەستووە واتەی فرێزەرە بەکاری ئەهێنم بۆیە ئەوانت بیر نەچێ هەموو بێریەکان بەکاربێنە تاوەکو تۆ ئیسفادەی لێ بکەیت و دواتر ئەم کەفەی کردوێتی لای بەرە و پاشان بیکەرە سەر ئاگەر تاوەکو گەرمە بێت چونکە و جەلاتینەی تی ئەەکەین پێویستە لە گەرمیە بتوێتەوە جەلاتینی من ئاژەڵیم بەکارهێناوە ڕوەکیشەیە بەدڵی خۆتە بەڵام ئاژەڵی ئاگادار بن ئی بەراز نەبێ من ئیمانگام بەکارهێناوە و دواتر پێویستمان بە ئەو گیراوەیە بێ کە بیپاڵێوین و دواتر بە سەرنجێکەکەی نەناو ئەم جۆرە قاڵبانەوە بەڵام قاڵبەکانت با گەورە نەبێت چکە ڕۆژانە دانەیەکی لێ خۆی پێویستە قاڵبەکانت بچووک بێ و دواتر پاش چەند ساعتێک کە دامنا بەم شێوازە دەرەچێ و بیخەرە ناو قاپێکەوە یاخۆت ناو هەر بۆکسێک کە خۆت ئەچەوێ سەرەکەی قەپاتکە و بە هەمیشە لە ناو سەلاجەتە هەبێ بەڵام بیرت نەچێ ڕۆژانە دانەیەکی لێ بخۆ هەم بۆ جەستەت هەم بۆ قژیشت زۆر بەسوودە و تامیشی زۆر خۆشە.